خۆزگەم بە جاران نان ساجی بوو لە هەزار پیاوە یەکێ حاجی بوو ئێستا لە هەر ماڵ حاجی حاجیە لە هەزار نانە یەکێ ساجیە ئەویش سوتاوە و ناعیلاجیە نە ئەم حاجیە و نە ئەو ساجیە. بێگومان لێرەدا بەڕای من شاعیر مەبەستی نە لە حاجیە و نە لە حاجیژنە و لە نانی ساجیە و نە لە مەلایە بۆی کەس بە هەڵە تێنەگا. بەڕای من کە هەر کەسە و لە کارێکا کار ئەکا پیشەی خۆی هەڵ نەگرتووە بەڵام بۆ وەستا لە کارەکانی ترە هەر بۆ ڕوونکردنەوەی ئەو کارە و زیاتر زانیاریکردن دیسانەوە لە بەرنامەی کمی مروارەکانی غوربەتایە گەگرینەوە. بەڵام ئەم جارە بە جیاوازتر دەرهێنەرێکمان لەگەڵایە لە بەریتانیاوە لەگەڵ ئەکتەرێکی دێرینی دراما و تەلەڤیزیۆن کاک فازڵمان لەگەڵایە. پێمان خۆشە هەر یەک لەو بەڕێزانە لە زاری خۆیانەوە با پێیان ئاشنا بین بزانن کێن و بە بێتەوە یادمان. بفەرمون بەخێر بێن سەرچاو. زۆر فاسیلیان بفەرمون. سپاس سڵاوتان لێبێ. هیوادارم هەموو لایە باش بن بە دوور بن لە بەڵاو لە ئەم نامەتی کۆرۆنایی کە ڕووی لە هەمووان کردووە. بەندە فازڵ قەساب لەدایک بووی ساڵی 1953 سلێمانی. پەیمانگەی هونرە جوانەکان بەشی شانۆ دەرهێنان لە پەیمانگەی هونرە جوانەکانی بەغا تاوام کرد ساڵی 76 کە وایە 75 ساوکرار بەڵام لەبەرەوەی چوینە دەرەوە پەیوەندیمان بە شۆڕشەوە کرد کە شۆڕش هەڵگیرسایەوە ساڵی 74 ساڵێک دواکەوتین. ئەو کەسانی کە لەگەڵمان بوون لەو دەورەی منە کاکە شەماڵی عەبەڕاش، کاک بەختیار سیا مەنسووری خوا لێی خۆش بێ نەماوە، کاک هونەر ئەحمەد کە ناوی ڕەزا بوو ئێستا لە ئیتالیا ساڵانێکی دوور و درێژە پیشەگەشی کۆڕیەوە خەریکی دروستکردنی پۆرترێتە لەوێ کردوێتی بەکاری ژیانی. بن دواتر چوومە دەرەوە بەڕاستی دوای ئەوەی کە گەڕامەوە بۆ کوردستان دامەزرام دوای ئەوەی کە یادی ڕاکە ڕاک و ئاوارە بوون و هینمان زۆر بوو بەڕاستی. بن 84 چوومە دەرەوە دیسانەوە هاتمەوە بۆ کوردستان دیسانەوە جاریش کە چوومەوە دەرەوە تەنیا 2 ساڵ تاعین بووم لە چالاکی قوتابخانەکان وەکو ڕاهێنەری هونەری چوونە دەرەوەی تێکەوت. دوای ئەوەش کە ئەنفال کراین و کشاینەوە و کەوتینە ئێران و 1-2 ساڵێک دوایەوە چوومە بەریتانیا ساڵانکی درودیشلی بۆم ساڵی 2001 سەرەتای 2001 لە نەورۆزە گەڕامەوە بۆ کوردستان، ینی تقریبن بە یەکجاری هاتمەوە لە کوردستانیش تەجێ بوومەوە. من کۆمەڵێک قوربانتم لە دەسەی بەڕێوەبەری تیپی نواندی سلێمانیم لە کۆتایی ساڵی 69 ئەندامی ئەو تیپم. ئێستا بەڕێوەبەری هونەری تیپم زۆرێک لەو برادە و خۆشەویستانی تیپمان نەمان بە جیان شتین کۆچی دواییان کرد. لە تیپ من کۆمەڵی کاری هونەریم کردووە وەکو دەرهێنان وەکو نواندن هەروەها لە هەندێک دراما و هەندێک کورتە فلیما بەشداریم کردووە. باش دوایی دینە سەر ئەو کارانە هیوادارم بۆی بەشی پرسیارم بمێنە کاک فازڵیان ریش پرسیارت لێ بکەم بابزانانی میوانەکەی تریشمان کێیە ببەخشن. کاک سۆران بفەرمون. ئەم کاتتان باش زۆر سپاس ئەمەلخان بۆ ئەم دەرفەتە. من بە خێراتنی مامۆستای گەورەم مامۆستای عەزیزم هاوڕێی خۆشەویستم کاک فازڵ قەسابەکەم سەربەرزیە شەهادەیەکی گەورەیە بۆ من کە لە خزمەتی جەنابیان و هەروەها خزمەتی تۆی بەڕێزیش پێشەکی من دەستخۆشی لە کاگاسۆڕەشەکەم بەڕاستی هەمیشە هەموو جار لەگە ئەم بەرنامانەی مروارەکانی غوربەتە زۆر ماندووە بێ دەستخۆشی لێ یەکەم. من ناوم سۆرانە بکەریم ستەیجنێم سۆران سۆرانیە لە دایکبووی ساڵی 1970 شاری سلێمانیم. قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و هەروەها پەیمانگای پێگانی مامۆستایان بەشی زمانی عەرەبیە لە سلێمانی تەواو ساڵی 1992 لە هەندەرانم 28 ساڵێکە. سەرەتای دەستپێکردنم منەگەڵێتەوە بۆ ساڵەکانی 84 تاوەکو هاتنە دەرەوەمتانەوە تودوو زۆر خولیای سینەما بوو خولیای فیلم بووم و هەروەها زۆربەی هاوڕێکانم هەموو شانۆکار بوون شانۆکاری گەورەیان لەسەر لە دەرچووە گەرناوەکانیان بڵێم ترسم هەندێکیان لەبیر چێ لە بەرەوە ناویان ناڵێم
ساڵی 92 بۆ یەکەمین جار گۆرانیەکی دارویش بوو سیناریۆیەکی شۆرتفیلمێکم بۆ نووسیم خۆم دەوری سەرەکی مەبینی کاکە ڕزگا حەمەڕەشی شانۆکار ئەو دەرهێنانی بۆ کرد و هەر لەو کاتۆ لە 92 کە هاتمە هەندەران بەداخەوە بەهۆی ژیانی ڕاکردن لەم وڵات بۆ ئەو وڵات نزیکی 15 ساڵێک دابڕام لە کاری هونەری ئەو بوو ساڵی 2007 هاتمە و بوارەکە ئەویش لە ڕێی هاوڕێی خۆشەویستم هاوپیشەم کاگالانەمین ئەوە بوو فیستیڤاڵی فیلمی کوردی لە مانچستەر خۆشبەختانە من 5 ساڵێک یاریدەدەری بووم لەوێ هاتمەوە ناو بوارەکە و چەندەها کارمان بەیەکەوە کرد کارەکان زۆرە لە 2007 هەتا ئێستا بەبێ دابڕان من لە بواری ئاکتین لە بواری دەرهێنان لە بواری سینەماتۆگرافی لە بواری ئەدیتین کارم زۆر کردووە و کۆی ئەو کارانەی کە کردو من تا ئێستا لە ماوەی 13 ساڵی ڕابردووە بەم کاری ئێسامەوە کە دەرهێنانی بەرنامەکەی بەڕێسانەمەکان بەڵێ میوارەکانی غوربەت تا ئێستا من 6 کارم کردو. پێمان خۆشە کاک فازیل پێم وا بێسە بەڕێستان گەڕاونەتە کوردستان چەنە لە بەریتانیا بوون لەگەڵ کەرەنتینا و لەگەڵ ئەم جەوەیە چۆن خۆتان تەئەقلم کردووە چۆنەڵی ژیانتان بەداوای لێبوردنەوە من کاکە سۆراری خۆشەویستم یەک دنیا ڕێزم هەیە جوانە سڵاوم نەنا لە سەرەتاوە تاک لێبوردنەکەم ئەو من یاحرازکرد هەروە کاکە ئاسۆجان کە تازە بە خزمەتی گەیشتوم ئەمەرخانیش تەمانەوە لە دێرەوە یەکتریای ناسین بەڵام دابڕاوین سڵاو خۆشەویستیم بۆ هەمویان وڵای ئەمەرخان ڕاهاتین ڕۆژانی یەکەم تۆزە بەلامانەوە سەخت بوو بەڵام ئێساوا ڕاهات من تااقەتی دەرەوەم نییە بەتایبەتیش یەک دنیا خوێندنەوە من لەو ڕۆژۆ تقریبن 12 کتێبی گەورەم خوێنەوەتەوە بەزەچان 2000 لاپەڕا کۆمەڵە فلیمی زۆرم تەماشا کردو کۆمەڵێ زنجیرە درامای عراقیەکان کەرم بینی بوون بەهۆی ئەو ساڵانەوە لیان دابڕابوون تەماشای ئەمانە هەموو کردوێتەوە ینی خەریکی پرۆژەکان ئێستا من حەزەکەم تا ساڵێکم گەرنتینە بەردەوام بێ بۆی کە بتوان فرایشتەکانم بکەم بەڕاستی بەشی تەمەند درێژ بێیاخوا قەیناکە ئەم ڤایرۆسە کە هات هەموو بەڕاستی بە دەموچاوێکی ناشرینەوە سەیری ئەەکەین کە دێوەزمەیەکی بۆ بە دێوەزمەیەکی چیرۆکی هەموو سەرگوشتە و کارەکانمان بەڵام ئەو دیوەجوانی ئەوەیە کە لە ماڵەوە قەتیز ماوێن هەمومان بیر لە ئەو دەرگایی کە لێمان داخراوە بیر لەوەکەینەوە دەرگایەکی تر بکەینەوە کە لەو ڕێوە هەناسەی ژیان هەمژین بەڕاستی زۆر سپاس دەکەم پێم خۆشە نەک بۆ جیلی ئێمە نابێگومان جیلی دوای ئێمەتر کە گەنجێکن چۆنەڵی زۆر وەکو ئێمە وردبینین زۆر لەوانەیە نەخوێنەوە هەر زیاتر پیانەوترێ جیلی ئایپاد و ئایفۆن و ئەمانە نازانن بۆ نمونە کاک فازل کە ناوی فازل قەسابە ئایا قەسابە یاخود ئەم ئەکتەریە کە ئەمەی لەچی ئەوەی لەچی ببەخشە یعنی پێویستمان بەڕوونکردنەوەی لەو بارەوە قوربانتم ئەمە تەوان بە تایبەتیوانی کە تازەیەکترێ ناسین یەکەم جارم پرسیاراکەن هەندێک جار خۆم ڕوون یەکەمەوە ئێمە تایفەکەمان تایفی باوکم قەساب باشەکانی سلێمانی بوون بەڵام نەباوکم نەخۆم قەساب نەبووین پیرمە هاوکاری تازە دامەزرا بوو زۆر تامەزرا بوون هیچ نەوە بڵاوکراوێک نەبوو لە کوردستانە من ئەو کاتانە هەرزەکار بووم کە هاوکاری هات شتم بۆ نووسی بازی شتم بڵاو بووە هەموو کەسی لەقبێکی هەبوو من بە ناوی سیانی خۆمەوە نووسی فازل عەبدوڵڵا عوسمان دوایوتم نابێ بێ لەقبێکم هەبێ و خەڵکامی بە لەقب بڵاوەکانەوە قەسابێکم دانا دایکم وتی مەی گۆڕا زۆر جوانە ئەو لەقبێتر لەبەر دڵی دایکم مایەوە تا ئێساش بەڵام گۆشتمان نەماوە هەرچەمە درێژ بیمە مسالیان زۆر سپاس بەڕاستیتم بە کەمێک زانیاری بۆ ئەو چی لە نوێ کە بە دوواداچوونیان یاخود بێ ئاگان لەو هونەرمەندانەی کە پێش سەردەمانێک کاری زۆر جوانیان کردو بەڵام بەداخەوە ئەمان چونکە بە دوواداچوون ناکەن بۆیە زۆر سپاس دەکەم کاک سۆرانگیان پێم خۆشە پرسیارێ لە بەڕێستان بکەم ئایا پەتای کۆرۆنا تا چەند کاریگەری کردووە لەسەر فیلم ئیندستری لە جیهان بەگشتی و لە یوکەی بە تایبەتی کە بەڕێستان لەوێن ئێمە بڵێن لەوێژین فیلم ئیندستریش بەڕاستی وەک هەموو سێکتەرەکانی تر لە ژیانە ئەفێکتێکی زۆر نێگەتیفی گەورەی بەرکەوت
بە تایبەتی لە هۆلیوود وەک باسەکرێت شارەزایانی ئەو بوارە باسیەکەن ئەڵێ گوایە زیاتر لە 170,000 کارکەر لە بواری فیلمە هەموو بێکار بوون و دوێنێش ئاخر هەژماری ناو بەریتانیا 50,000 کارکەر لە بواری فیلم و سینەما و تیڤە کاریان لەدەستداوە. ئەمە لە لای کارەکان کردەسیاوە. لە لای ئەو فیلمانی کە بە تەما بوون 2020 پەخش بکرێن یا بچێتە سەر سینەماکان، بەس هۆلیوود زیاتر لە 138 فیلمی کە ئەبوایە لە مانگی 3 هەتاک و مانگی 11 پەخش کرانە، ئەمانە هەر هەمویان پۆستپۆن بوون، زۆربیان تەجیل کران کاتەکانیان. فیلمەهایەکی زۆر کە تایەتی بەس بەجێتی دروستکردنەکەی 200 ملیۆن بووە، دیارترینیان مولانە. 30 days to get from Los Angeles to New York. Impossible. Ethan, you gotta get him. Get this son of a bitch. But I had to try. The Impossible Missionە ئەمەی تۆم کروز دەوریتیا بینێ. بە هەر حاڵ ئەم فیلمانەکە کە عرض ناکرێت کەواتە تەسیری کرد لە هۆڵەکانی سینەما. هۆڵەکانی سینەما بەس لە بەریتانیا زیاتر لە 800 هۆڵ هەیە کە دابەش بوون بەسەر سینەما بەناوبانگەکانی وەکو هۆڵەکانی ئۆدیەن، سینەوۆڵد لەگەڵ پیکچەر هاوس. ئەمانە تەبعاً ئەم ئامارانە هەمووی BFI ئەیکاکە بریتیش فیلم ئینستیتیوتە لێرە ئەم کاراناکە و هەروەها کاری کردە سەر فیستیڤالەکان. بۆ نمونە فیستیڤاڵی کان پێشتر وتیان پۆستپۆن دەبێ، بەڵام دوێنێ خەبەرێکی تریان ناکە هەر بە تەواوەتی ناکرێت مانگی 5 و ئەمانە لە 2020. چەندەها کەس لە ناو ئەم بوارەیە بە تایبەتی لە دوای 21 سێوە چەندەها ئاکتەر و سینەماتۆگرافەر و سکریپڕایتەر و لە سەرانسەری جیهان و بەریتانیاش بێبەش نەبوو لەمە کە چەندەها سەلەبرەتی تووشی دەردەکە بوون و بەداخەوە زیاتر لە 16 کەسی بەناوبانگ لە بوارەکە لە بواری سینەما لە هەر بەشێکی سینەما بێ سینەماتۆگرافی تایە، میوزیک ڕایتەری تایە، ئاکتەری تایە، ئاکتەری ستەیجی تایە. ئەمانە هەموو گیانیان لەدەستدا و تۆمار کراون و هەندێکیشیان هێشتا لە ژێر چاودێری چڵان. کەمترین تەمەنیان لەمانە تا ئێستا زانرابێ 52 ساڵە و هەتا 92 ساڵیشی تایە. یعنی ئەو بوارەشی گرتەوە ئەمە تەسیرێکی زۆر نێگەتیفی کردە سەر خەڵکانێکی زۆر لەو بوارەیە بێکارمانەوە. سینەماکان هەر هەمووی داخراوە. لێرە شتێک هەیە پێوترێ UK Broadcasting Union، واتە یەکێتی پەخشی UK. ئەمە لەگەڵ BFI هەوڵیان ناوە کە بەجەتێک کە زۆر کەمە بدرێ بەو کەسانی کە فریلانزن یا کە داهاتی سەرەکیان لە بواری فیلممیکین و تەلەڤیزۆنایە یا هەندێک فریلانسەکان پارێکی کەمیان هاتێ پەیجێکیان کردوتەوە BFI کە 22 ئەم مانگە دائەخرێ هەر کەسێک کە ئەتوانێت بیسەلمێنێ کە لەو بوارەیە کاری کرد و هیچ داهاتێکی تری نییە 500 پاوەند کە هەر هیچ ناکە 500 پاوەند وەک گرانت و 2000شیان وەک قەرز ئەێنێ 2500 وە کاتەکەش لە 22 ئەم مانگەیە تەواوە بێ. ئێستا لە مشتومڕێکی گەورەیان کە کارێک بکەن بۆ ئەو هەموو خەڵکەی کە بەهۆی ئەم پەتایەوە تەسیری تێکراوە و لە هەموویان زیاتر کە تەسیری بەرکەوتووە هەڵبەتە دیستریبیوتەرەکانن، ئەیجنسیەکان، ئەیجنسیەوانی کە ئاکتەر ئەیەن بە کۆمپانیا گەورەکان، ئەمانە هەر هەمووی شەتداون بوون، هەمووی زەرەرێکی زۆر. هەندێک لە شارەزایان ئەڵێن ئەگە بە زووترین کاتیش حاڵەتی سینەما یا مارکێتینی سینەما بێتەوە بۆ سەر پێی خۆی بۆ کاتی پێش کۆرۆنا بەلانی کەمەوە 18 مانگیەوێ و هەندێکشیان زۆر لەگەڵ ئەویانین کە ئەڵێگەر بێت و سینەما لە بەریتانیا بە تایبەتی وە لە جیهان بەگشتی بێتەوە سەر پێی خۆی بەلایانی کەم ساڵی 2024 بێ.
بەڵێ زەرەریشی زۆر زۆری یا لەو بوارە و لەو کەسانشکە لەو بوارە کار دەکەن. بەداخەوە کاک فازل وەکو بەڕێستان شارەزابن هیچ قەرەبوویەکە کرێتەوە بۆ هونەرمەندان بۆ کاسبکاران بۆ کەسانەی هەرچەنە پێما بێ هەواڵەکان نازانم ئەگەر چۆنە هی بێ لای بەڕێستانەوە قەرەبووە کرێتەوە بۆ هونەرمەندان مەسەن بۆ کاسبکاران کە ئەم ماوەی هەمووتان کەرەنتین کراون لە ژوورەوە وەکو ئەمەی کە لە بەریتانیا و لە ئەم شوێنانی ترەکرێ نەخێر ئەمەلخەن بەدڵنیایەوە نەخێر بەڵێمە ئەم خەڵکی ئێمەکەەوە هەواڵانە بیسێ لە شوێنێکی وەکو بەریتانیا ئەڵمانیا فەرەنسا کە چۆن قەرەبووی ئەو خەڵکاناکەنەوە کە بێکار کەوتون یان لێرەوە خەڵک بەزەی بە خەڵکی خۆیانەوە بەڕاستی ئەو دەستگێڕانی کە یان بینی لەسەر جادەکان بەڕاستی نانی ئەو ڕۆژیان ئەوەیە کە لەویان ئەگەر عربانەکەی پێ نەبێ ناتوانێت ماڵ و ناڵی بژێنێ ینی احتیمادی سەرەکی لەسەر ئەوەیە ئەو ڕۆژت چی پیاکە نەخێ لێر بە هیچ جۆرێک قەرەبووکردنەوەی هەر بوو ئەوەش دوێنێ بڕیاریان ناوتیان کەمێک ئەو قەدەغی هاتوو چۆنە هەڵەگرین بۆی هەندێک دوکان و ئەوانە بتوانن کار و کاسبەکانیان دەست پێ بکەنەوە بتوانن بژێوی ژیانی خۆیان بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک بەڕاستی هەموو لە قەیرانداین هیوادارین بە کەمترین زەرەر لەو قەیرانە بینە دەرەوە با پرسیارە لە کاک فازل لە بەڕێستان بکەم تا ئێستا ئەگەر وەکو بیرهێنانەوەیەکیش بێ سەرەتا ئەگەر وەکو سەرەتا دەستان بە چ کارێک کردووە چۆنەڵی لە کارە هونەرەکان مەبەستم ئەگەر ناوی چەند کارێک لە بیرتان بێ بتوانن باسی کەن و دوایین کاریشتان گەر هەرێک نەبێت ئەمەلخان ئەو کاتەی ئێمە لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغا وەرگیران ساڵی 1970 هەردوای دوو ڕۆژ ڕادیۆی کوردی بەغا پێویستی بە کارمەند بوو بۆ دامەزراندی بەشی نواندنی ڕادیۆیی تەمسیلی ڕادیۆیی ئێمە وەرگیرین پێشکەشمان کرد و تاقییان کردینەوە و وەرگیران لەبیرم بێ خوارێ خوشبوان وران قانع کاک کەمال ڕەوف ئەوان هینیان کردین تاقییان کردینەوە وەرگیرین من کاکە شەماڵ هونەر وەکو باسم کرد لە پێشەوە مامۆستا ئەحمەد سالار ست بەدی عادارتاشکەوان لە ئەکادیمی بوون ئێمە لە پەیمانگا بووین لەگەڵ هەندێک برادری تری بادینیا چووکە بەشی بادینی و سۆرانیشە بوو ئێمە لێو دەستمان پێکرد من هەرە و کاتانش لەگەڵ هاوڕێی خۆشەویستمان مامۆستا ناسر حەسەن کە و تەخەڕوجی کرد و کاتی ئێمە چوینە بەغا بەرنمەیەکم هەبوو لە بەغا تەسجیلمانە کرد لە تەلڤیزیۆنی کەرکووک پەخشەکرا گۆشەی ئارەزوومەندان هەروەها بەرنمەیەکیش شتی کوشتکواڵی بوو بەڕاستی ئەوان بۆ بژێوی ژیان بوو بۆی کە مکافەی لەسەر وەرگری هەروەکو چۆن لە هەندێک لە برادەرەکانمان وەختە ئێمە چەپ بووین چەپەکان بەرنمەیان هەبوو لە ڕادیۆی بەغا و سەوت جەماهیر ئێمەیان بەشداریە کرد بۆی کە پاداشتێک وەرگین بۆ ژیانمان ئەو ساڵانە بهینمان زۆر بوو بەڕاستی لە بەغا چالاکیمان هەبوو لە ڕادیۆی بەغایە ینی بەدڵیشمانە کرد هەرچەنە ڕادیۆکە زۆر باشوەر نهاتیرە پاشان کە من پەیمانگە هونەرە جوانەکانم تەواو کرد هاتمەوە بۆ کوردستان یەکەم ئیش کە دەستم پێکرد کوپە بوو هی لویجی پێراندیلۆ ئیتالی بەڕاستی ئیشی من نەبوو بەڵام برادرانی تیبیشەکان بۆ ناکرا من وەکو مامۆستا دامەزرام بە پێ هاتو چۆمە کرد سیارن نەبوو لە نزیک سەرچنارەوەلەکانی گۆران ئەوەختەوە ئیشە کرد بەس بۆ خااتەوە ئیشەکە پێ بگا بەڵام ئیشێکی خراپ نەبوو پارە هاتەوە ناوتیپ و کۆمەڵێک دۆست و ئەکتەر و ئەمانە پیابوونەوە لە ناوتیبە دوایی جوولەکەکەی ماڵتام کرد هی مارلۆ کە ئەویش سەدایەکی باشی هەبوو دوای ئیشی دەرهێنانم لە تیب ماڵی شێتیم کردی تۆفیق فەیاضی فەلەستینی کە مۆنۆدراما بۆ بەڕاستی لە ڕۆژی شانوی جیهانە پێشکەشکرا پونتێ لاو ماتیم پێشکەش کرد کە ئەم ساڵی ویستم بیکەمەوە بەڵام کۆرۆنا نەیهێشت ویستم دید و بۆ چوون و توانایەکی کەەوە پێشکەشی بکەین نەمانتوانی بەداخەوە کۆمەڵی ئیشی تر وەکو نواندن بەشداریم تیا کردووە لەگەڵ خوا لێ خۆش بۆ عوسمان چێوارە مەسەڵەن دەبڵکاز بووین لە شانۆگەری دکتۆر پاڵمیە ڕۆژێک ئەو ڕۆژێک من دەورەکەمانە بینی لە پردی ئارتا دیسانەوە بەشداریم کردووە زۆربەی دیکۆرەکانی ئەو ئیشانەی تیپ کردومان تەسمیمی من بووە
من هەر کاتێکی ژەکەم خۆم تەسمیمی شەکانی خۆمەگەم هەر بەژی بڕێ بۆ خۆم یەکەم ناتوانم وایە. یەکە تەسمیمی دیکۆرم بۆ بکە ئەی هەروەها دوای هەردێکی دە بەڵێ. گیان ببوورە دوایین کارتان وەمزانی بیری چوو دوا کار ئەوە ئێستا زنجیرێ درامایی بەختەبارانە کە ئەڵلقەکانی پەخشەکرێ لە تەلەڤیزیۆنی ئاڤاوە هەفتەی 2 ڕۆژ ئەویش هەینی و شەممەیە دوێنێ و پێری 2 ئەڵلقەی تازە پێشکەشکرا من دەوری سەرەکیم هەیە لەو ئیشەیە بەڵام هەشتا ئەڵلقەی دراماکە من لە ئەڵلقەی 20 نامێنم لە پێش ئەوە دواکاری من بوو هەر بەشی دەستەکانی خۆش بێ باشە کاک فازل با من یەک پرسیاریتر لە بەڕێستان بکەم بۆ هەمیشە بینەری کورد تونێتی ناشکێ لە دراما و لە فیلم و ئەمشتانە هەمیشە گلەیەکە بۆ نمونە منێکی کە بینەرێکی ئاساییم هیچ بیرۆکەیەک و یان هیچ زانیارێکم لەسەر شانۆ و فیلم و سینەما ئۆشتانە نییە بەڵام بە ئاسانی پێوەی دیارە کە سەیری تەمسیلێکی کوردیەکەم کە سەیری درامایەکی کوردیەکەم سەیرەکەی هەنێک لە هونەرمەندەکان کە ئەکتینەکەن کە ڕۆڵە بینن بڵێن زۆر ئەڵێ لەسەر تەختەی شانۆیە ئایا ئێوەش درکتان بەو حاڵە کردووە ئەگەر درکتان بەو حاڵە کردووە هەوڵتان نەداوە بۆ منە بۆ ئەکتەرە بڵێن تۆ شانۆیی دەورە بینی بۆ نایتە ناو دراماکەوە ڕازە فەرمووی ئەم کێشەیە هەیە بەڕاستی بەگشتی ئەم کێشەیە هەیە ئەمە ئیشی یەکەم ئەکتەر خۆیەتی کە بێت لە قاڵبی شانۆ بێتە دەرەوە ئێمە زۆربەی ئەکتەرەکانمان شانۆین لەبەرەوەی تەجروبەی سینەمایی و تەلەڤیزیۆنی بەڕاستی کەمترە لە چاو شانۆە دوو هەم کاری دەرهێنەرە بەڕاستی ئەبێ ئیش لەگەڵ ئەکتەرا بکات ئەبێ بیری بخاتەوە ئەمە مانای ئەوە ئەکتەرەکە توانای نییە بەڵام ناخۆشەکە ئەوەیە ئیش لەگەڵ ئەکتەران ناکرێ ئەکتەر خۆشی بیری ئەچێتەوە لەبەرەوەی تەماشاکەی درامایکی کوردی میلی وازانێ شتی شەکسپیرم بۆ پێشکەشەکە بە دەنگ و بە پۆزی شنوفەینەکانیەوە ئەم کێشەیە هەیە بەڕاستی ناشکرێ ینی خۆ ناکرێ ینی من لەگەڵ بۆ نمونە کاکە سۆرانە ئیشێکەکەم ناکرێ من پێ بڵێم وا بکە وامەکە ومان بۆ ناکرێ کاک فازلیان هاوڕێی هینەکەنین کارەکەنین بە سەرکەوتنی هەردووکتان بۆ کارەکەی هەردووکتان نییە خۆ بە تەنها سەرکەوتنەکەی تۆ نییە نەخێر بە هیلاک و مانوبوونی هەردوو لاتانە ئەو جا فیلمەکە یاخود دراماکە جوان دەرەکەوێت قەیچێکە ئەگەر مەسەلەن جاری وایە وەکو ئاگادارکردنەوەیەک بێ وەکو ئامۆژگاریەک بێ ناتوانن بە یەکتری بڵێن تەسەورەکەم بەرامبەرەکە پێی ناخۆش بێت مەسەن حەزنەکە هەمووی وانە لەوانەیە هەندێک کەس پێی خۆش بێ هەندێکی پێی ناخۆش بێ بەڕاستی من لەم ئیشەیە لەگەڵ ئەکتەرێکا دەورمە بینی تەماشام کرد بۆم ناکری بەڕاستی دەستم کرد بۆی کە تێبینیممە دوای وەستام نابێت دوای ئەویش ناڕەحەت دەبێ و دەرهێنەکەش ناڕەحەت بێت چون باگم کرد وتم وەرە قسەی لەگەڵا بکە ینی ئەمەیە ئەبێ کەسێکی کە هەر کەسی ئیشەکەی خۆی بکە بەڕاستی لەبەرەوە زەحمەتە تۆ بتوانی مەسەن لەگەڵ کاسێکی هەشتا کەسیە بتوانین تێبینی بێ بە هەمویان بەڵام دەرهێنە دەتوانێت ئەمە بکات ئەکتەر خۆشی ئەتوانێت ئیش لەسەر دەستە و سەر دەنگ و لەسەر هەموو شتێکی خۆی بکە کە شانۆیی نەبێ ئەخر پێم وا بێ کاکسۆران ڕایەکی تری هەیە وایە کاکسۆران یان من هەڵم بەڵام من بەس بۆ ئیزافەیەک لە سەرسەکانی مامۆسا هەرمی زۆر بە جوانی فەرموو پێش هەموو شتێ مشکلەی سەرەکی فیلم و دراما لە کوردستانە وەکە زانین مامۆساش خۆشی فەرمووی لە 90 بۆ 95 خەڵکەکە باگراوندی شانۆی هەیە کە باگراوندی شانۆی هەیە جاری وایە هەس ئاکتەر بووە ئەوێ دەستباتە دەرهێنای یا دەرهێنەری شانۆ بووە ئەوێ دەرهێنانی فیلمێک یان شۆرت فیلمێ بێ فیلمێکی درێژ بێ یا درامایە بکە گەورەترین مشکلەمان مشکلەی دەقا نووسینی سکریپتەکەیە ئەم سکریپتە پێ ئەچێ مەسەلەن بە زمانێکی شانۆیی نووسرابێتەوە یان لە پێرسپێکتیڤێ لە گۆشەنیگایەکی شانۆییەوە نووسرابێت تۆیی کە ئەم دەقە ئەیکەی بە هی دراما یاخو بە فیلم سەر تاپا ئەبێ گۆڕانی بەسەرابێت ئەبێ وادا بڕێژرێتەوە کە بۆ فیلمە کە بۆ درامایە نەک بۆ شانوە لە شانوەیە تۆ کۆمەڵێ ڕێگە و کۆمەڵێ شتی تری هەیە بە بۆ نمونە مەسەلەن تۆ هاوارەکەی یان بەڕەقی
قسە ئەەکەی لە فیلم و لە درامایە ئەمەلخان ئەبێتۆ زۆر نەچڕالبی ئەبێتۆ بە زمانی ئەو خەڵکە قسە بکەی بۆ ئەوەی کە بینەر گوێی لێگرتی شارنشینێ دێنشینێک مناڵێک گەورەیەک پیرێژنێ پیرەمێردی گوێی لێگرتی باوەڕی پێ بکە باوەڕ پێ بکە کە وەکو ئەو خەڵکە بە تەبیعی کەواتە پێش هەموو شتێ مشکلی سەرەکیمان نووسینەوە دەقی درامی یاخو فیلمە ئەو کەس جاری وایە مەسەن تۆ لە نووسەرەکە وەک ڕۆمان نووسیەتی یاخو وەکو چیرۆک نووسیەتی تۆ جاری کەکەیتەوە ئەم سکریپتە ئەەکەی دووەریە جێڕی بۆ فیلم ئەبێ بە زمانی فیلم بیکەی ئەبێ بە زمانێکی ئەمەنگە سادە و ساکار بیکەی یعنی ئیلا اللهمە ئاکتەرەکە و فەیلسوف بێ وشەیەکی فەلسەفی بڵێ یاخو ئاکتەرەکە لە فیلمەکە خۆی ئاکتەری شانۆ بێوێ مایشێکی شانۆیی کا بە شانۆ بیکە ئەجینا تۆ ئەبێ بێ ئەم زمانە سادە و ساکار بکەیتەوە نەچڕاڵی بکەی ئێمە نمونەمان زۆرە بۆ نمونە گەربێنەوە خۆ هەموو شتەکانمان خراپ نییە گەرگەڕینەوە بۆ ساڵانی هەشتاکان یاخۆ هەفتاکان زیینوترین نمونەمان ژاڵەیە خۆژاڵەکە هاتووە ئەو کەسانی کە هەر بە مامۆسا خۆشی و خۆشی لەوێ لە پشتی کامێرەوە بووە هەر هەمویان یعنیتوانین بڵین لە 100% هەموو باگراوندیان ئەمەلخان شانۆ بووە بەڵام ئەمە چێ وای لێ کردووە ئەمەنگە بە نەشراڵی ئەو دەورە بینێ بێگومان دەرهێنەرە بێگومان چۆنێتی نووسینەوەی سکریپتەکەیە ئەم دەرهێنەرە هەستاوە کارێکی وای لەگەڵا کردو کە بۆ کامێرا بکرێت نەک بۆ شانۆ یان هەندێک مەسەن تۆ هەر بە طبیعەت دێسە من لە حاڵەتێکی طبیعیە ئەگەر تو ڕەشم بکەی بە 2 بە 3 مەرحەلە تو ڕائەبم بەڵام سێرەکەی ئاکتەری دراما ئێمە یەکسەر لە قیمەوە کە تووڕەبوو یەکسەر لە قیمەوە ئەیخۆ مەراحلی تووڕەبوونەکانێ مەراحلی فەیسیال ئەکسپرێشنەکە و مەراحلی بۆدی لانگویجەکە ئەبێن نەچڕالبی ئێمە نمونەمان زۆرە ژاڵەمان هەیە ئێمە پیسکەی تەڕبیرمان هەیە کە بانە بە درامایکی یەک حەڵقەیی بوون بەڵام ئەمەنگە جوان ئەمەنگە بە نەچڕالی کراوە ئەمەنگە بۆ تەلەڤیزۆن دەرهێنراوە ئێمە نمونەمان زۆرە نمونە وەکو عەرزم کردن پیسکەی تەڕبیر لانەوازان جەنابی موفەتیش ئەمانە هەموو شاکارن هەمووی لە مێشک و هزری بینەری کووردا ماون هەتا ئەمەندە ڕای بەڕێستان لە دوای ئەو کارانەوە هیچ یعنی چۆنەڵی دراما کوردیەکان توێنێتی نەشکانووی زۆر بەداخەوە هەر وەک عەرزم کردن لەبەرەوەی ڕاستیشە تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە بەڵام چۆنێتی تەرجەمەکردنی سکریپت یاخود دەق لای خۆمان ئەڵێن بۆ بەردەم کامێرا تەواو نییە یاخود دەرهێنەرەکە دیسانەوە خۆ کامێرەکانیشی هەیە مەسەلەن ئیشە تەکنیکەکانی کامێرەکەشەکە بەڵام هەر دیسانەوە تەماشا ئەەکەی لە پێرسپێکتیڤێ لە گۆشە نیگایەکی شانۆییەوە دەرهێنراوە خۆ ئەشبینی سێرەکەسە شاشەش ئەیبینی بەڵام هیچ شتێک نایەتە لەبەرەوەی نەچڕاڵ نییە بەڵام تۆ وەرە لەم ساڵانەی دوایی ساڵی وابزانم 2012 یا 13 بوو نمونێکی کەی دیسانەوە باشمان هەیە کە بوو بە شاکار و ئێسەش و باوەڕەکەم 20 ساڵی کەش هەر لە مەخیلەی یان لە هزری بینەرا بمێنێتەوە ماڵەکەی معروف ئەگەر بێت و بەراوردیکەی تەکنیکەڵی لەگەڵ ئەم کارانی کە ئەمڕۆ بە تەکنیکێکرێ هیچ نییە زۆر ئاسانە 2 کامێرە خسێ کامێرەی دانا و زۆر ئیتیمانیشی ناوە بەڵام لەبەر ئەوەی بابەتەکە ئەمەنگە نەچڕال بوو ئەمەندە سروشتی بووە هاتۆتە ناو خەڵکەوە ئاکتەرەکان خۆیان بوون با بڵێن خەڵک بووە بە خەڵک تۆ کە ئاکتین ئەەکەی ئەبێ کارێ بکەی بینەر باوەڕێ پێ بکە بینەر بزانێت پێکومان لە 100% ئەو کارکتەرەی بینەر لەگەڵ ئازارەکان تا بژی لەگەڵ پێکەینەکان تا پێ بکەنێ بچێتە ناو بابەتەکەوە نمونەمان هەیە بەڵام بەداخەوە پەنجەکانی دەستەژمێرێ وەکو عەرزیشکردن فقری نووسینی سیناریۆیە بۆ فیلم و دراما و دەرهێنان هەر مامۆستا فەرمووی ئاکتەر جاری وا خۆی نازانێت چیەکە ئەی تۆ کە یەی دایرێکتینی ئاکتەرەکانتەکەی تۆگی ڕێگەیان پیشان ئەی تۆ پێی ئەڵی ئاوا بجوولەرەوە تۆ پێی ئەڵی وا دەنگ هەڵبڕە تۆ 10 تەیک 20 تەیک 50 تەیکی پێکەی هەتا خۆت وەک دەرهێنەر لە چاوی بینەرێکی ئاساییەوە باوەڕەکەی ئەڵی یەس ئەمە تەواوە دەست خۆش ئێستا باوەڕێ پێکرد بکە ئەوەی بەڵام بێت و با حەزەکەی 1000 کامێرەوە بێ با هەچی تەکنەلۆژیای ئەمڕۆ هەیە لە کامێرا بەکاری بێنە
لە لایتینی پێرفێک بێ ساوندە پێرفێک بێ بەڵام کە ئاکتەرەکە و بە نەچڕانی بە سروشتی ئاکتینی نەکرد نەبووە ئەو کارەکتەرە حەقیقیەکە لە ناخی بینەرانەوە هەیە یاخو لە ناوخی کۆمەلگاوە هاتووە یعنی هەندێک جارە بینین باوک لەگەڵ کچەکەی قسە ئەکا باوەڕکە ئەڵێ ڕۆمانە خوێنمەوە ینی من کە جۆم لێ بێڵم ئەمە چییە ئاوا قسە ناکەی دێبا باوکو پڕ ئاوا قسە ناکە یان ئەوەی کاکە سۆران بڵێم داوای لێبوردنەکەم کە پێم بڕیت من پێم وایە هەندێک جار ئێمە بۆیە خوێنی بۆی فێر بین بۆی ئەکادیمین بۆی فێر بین بەڵام هەست دەکەم هەندێک جار ئەو ئەکادیمی بوونە زەرێریا ینی بەڕاستی من خۆم تاقیکردنەوەم لەگەیە لەگەڵ خەڵکە کچی ئەکتەرم هێناوە تەنانەت شارۆگەریەکی نەبینیەوە زۆر باش ئەدای بۆ کردوم زۆر لێ ڕازی بووم توانی بەڵام مێشکی باش بووە وەری گرتووە باشە ینی زۆر ئەبینیت لەوانەی کە ئەکادیمی نین بانگیان کە تەمسیلێکی زۆر نۆرمەڵ و زۆر ئاساییت بۆ ئەکەن نەتەکەلوفی تیا نەموبالغی تیا نا هاوار و خۆ ئەوەی تایە هەر چۆن لە ژیانی ڕۆژانە بە تایبەتی باسی شاشە ئەەکەم باشە بۆ شانوە تەمان جیاوازەکان هەن وەکو باسمان کرد بێ دیسانەوە دەرهێنە لێ بزانێ بە ئەکتەرەکە بڵێت چی باتی و چی داێتەوە ئەو جارێک دەرهێنەر ببەخشن ئێگەر لەو کاتیان بۆن منە درامایە کە بێ دەرهێنەرەکە خۆی کێشەیە کە نەتوانێت دایرێکتی ئەکتەرەکە بکە لەویا ئەواڵێن بۆ ئەواڵێن چی ئاخدا ئەو کارەسەتەکە لیوا دروزە بێ ئەمەلخان کارەسەتەکە لیوا دروزە بێ کە تۆ دەرهێنەر نەتوانێت ئەم پەیامە بگەێنێ ئالێرە و فەشەر دەست پێەکە ئالی و کارەکە بەرەو خراپیێڕوە ئێمە ئەمانوێت ئەکتەری بێ بڵێ ناکاکە من ئەم تەمسیلم ناوێت وا مەکە وەرە ئاسایی بەرەوە مەڵێ عادەی تخوا چایەکم بۆ بێنە ئەمە چییە زەحمەنە بێت چایەکم بەری وایە ئەمە بێ ئەگەر ئەو نایزانێ بە کورتی دەهێنەرە توانێت ڕێنمایی بکە پیشانی بە ئێمە بۆچی ئەخوێنین بۆی هەڵەکان چاکەینەوە وایە باشە من پێش ئەم بەرنامەیە لەگەڵ دوو دەرهێنەری ترا بەڵام کە ئەوان زۆربەی خیبریان چۆنەڵی ئەکسپریەنسان لەگەڵ کلیپ و لەگەڵ ئەم دام و دەستگا تەلەڤیزیۆنیانی ئێستا هەیە بەڕاستی ئەوان ڕایەکی تریان هەبوو پێیان وا بوو کە مامۆستا ناسر حەسەن وەکو باست کرد کاکسۆران وەختی خۆی ئەم شاکارە جوانی کردووە وەکو ژاڵ بەڕای ئەوان وتیان مادام چۆنەڵێ مامۆستا ناسر حەسەن کەوتووەتە تەمەنەوە بادانیشێ بوار بدا بە گەنجەکان باشە من وتم من بێگومان هەموو جارێ لەگەڵ ڕای ئێوانیم هەرە بێ هەنێک جار بە پێچوانێک تیۆمەڕاکانمانە بێ وتم بۆ بڵێن وازی لێبێنێ ئەی بۆ مامۆستا ناسر حەسەن وای لێ نەکەن قوتابخانەیەکی بۆ دانین ئەم گەنجانە پەروەردە بکە یاخود ێسەوای لاتۆ گەنجەکان ئیمانی بەم چۆنەڵێ با بڵێن بە پیرەکان نییە بە ئێمەمانان نییە لەبەر ئێمە جیلی پێڕەوانین ئیمانیان بۆ نیەڵەن گۆڕانکاری هەیە تەکنەلۆجیا بەرزە چیچیانە بەڵام ئەوتا لە زاری بەڕێستانەوە تەکنەلۆجیا کە ئەفەرمونون چەند بەرزیشە چەنە هەموو کامەرە تەقنیاتە جوانە هەیە کەچی هێشتا نوقسانی لە ئەدا هەیە ئەمەلخان پەیوەندی بە تەمەنەوە نییە ئەوی وا ئەڵێ هەڵەیە پەیوەندی بێرەوەیە پەیوەندی بە بۆچوونەوەکانەوە هەیە باشە وەکو جەرابێشت فەرموود ئەو هەموو تەکنۆلۆژیا لەبەردەسە کو چی پێەکەن یەک کامرە یۆماتیک ئەو کاری ژاڵی پێکراوە یەک کامرە باشە بە ستافێکی کەم بە 7 ڕۆژ 8 ئەڵقا کۆتایی پێهاتوو ئەمە سێحرە یا ئیشکردنە بەڵێ 7 ڕۆژ 3 ڕۆژی وردەکاری تری بخەرەسەر کێ ئەتوانێ ئەمڕۆ لە 8 مانگە 8 ئەڵقە بکات بەو جۆرە بەو کامیرێ بەو تەقەنیە بەو توانایی ئەوسا باشە مەسەڵەن من لەوانەیە کامێرێکی بچکۆلم بەدەستەوە بێ بەڕێستان کامێرێکی ڕێتتان بەدەستێ با بڵێن بە پێچوانەی کەینەوە من ئەو هەموو تەقنیاتە گەورەیە بەڵام عقلەکەم نییە ئیشی پێ بکەم چۆنی پێ بکەم بەڵام ئەو بچکۆلە کامێرە بچکۆلەی بەڕێستان بەدەستێت چونکە لی ئەزانی شارەزای لە چیکەکانی چۆنەڵێن جوانترین کاری پێ دەکرێت دوور لە ڕووی جەنابە زۆر ڕاستە ئەمەلخان زۆر ڕاستە دوور لە ڕووی جەنابە باشی باشە پێ بێ خەساریەکەی خەساریەکەی من پێم وایە عقلێکی باش ئەتوانێت بە مۆبایلێکی ئاوا کارێکی جوان بکات
زۆر ڕاستە کاک سۆران ئەتوانی بۆ کەمێک چەند خاڵێکمان بۆ پۆلێنکەی جیاوازی دەرهێنانی درامی چییە لەگەڵ شانۆیی یاخود کلیپ ئیتر نازانم چۆن پێت باشە جیاوازیەکمان پێ بڵێ بۆی ئێمە ژۆک و بینەر کەمێک شارەزابین لەو بوارەیە بەڵێ بەداخۆ من لەبەرەوە باگراوندم شانۆ نییە کە وە خودی خۆم تۆزێ لەوانەیە بە نەقسیشی بزانم چونکە ئێمە ئەبێت لە هەموو شتێ بزانین بە تایبەتی دەرهێنەر من دڵنیام کە لەوانەیە مامۆستاش یەک بگرێتەوە لەگەڵما بۆ ئەو ڕابۆچینە نووسینی دەق بۆ شانۆ تۆتەڵی جیاوازی هەیە لەگەڵ نووسینی دەق یاخود سکریپ بۆ بەرکامێرە تۆ لەوانەیە لە شانۆیە زیاتر ئیحتیمام بی بە حتا داڕشتنی وشە هەتا چۆنێتی بەرز و نزمی لە کاتی قسەکانتا کە ئەیکەی بۆ بینەر چووکە تۆ دایرێکلی بەربینەرەکەویت لەسەر ستەیج تۆزێ تێنسی تایە تۆزێ ڕقێتی تایە تۆزێ حتا دەنگ سەوت جوڵەت زۆر ڕقترە زۆر دینامیکی ترە وەک لەوەی کە بەرامبەر بە کامێرەیەکی بەرامبەر بە کامێرە تۆ مرۆڤێکی زۆر سادە و ئاسایی لێنزی کامێرەکە ئەبێ بە چاوی خەڵکەکە یاخۆ ئەبێ بە چاوی بەرامبەرەکە و دائیمەن ئێکسپێکتی ئەوەکە کە تۆ زۆر نۆرمال زۆر بە ئاسایی قسەی لەگەڵا بکەیت بە ئاسایش بزوڵی تۆ لەگەڵی هەوەکو هی ڕۆژان بەڵام تۆ ئەتوانی لە دەقی شانۆیە ئەگزاجرێشن بکەیت لە حرەکەتە ئەگزاجرێشن بکەیت لە دەنگتە ئەگزاجرێشن بکەیت لە لایتینتە لە هاتوچۆتە لە هەموو ئەو شتانی کە لەسەر شانۆکرێت تۆتەڵی جیاوازە تۆ لەسەر شانۆ چاوەڕێ شتێکەکەی زۆر بەڕاستی جیاواز بێت لەو بینەرەی کە دانیشتووە تەنانەت کۆمبارزەکەش لە شانۆیە ئەبێ بێ جیاواز بێ بێ سەرنج ڕاکێش بێ ئەبێ نمونەیی بێ چوزانم هەموو شتێکی جیاواز بێ لەگەڵ بینەر بەڵام ڕێک بە پێچەوانەوە هیچ سەر شاشە بینەر حەزەکە وەکووەبی حەزەکە ئەگەر دکتۆر بی وەکو دکتۆرە قسە بکەی ئەگەر لەگەڵ ڕێزی شمام چایچیەک ئەبێ وەکو چایچیە قسە بکەی ممکن نییە چایچیەک بێت وەکو فەیلسوفی قسە بکاکە ئەمانە حاڵەتی ئیستثنا هەرەیە هەر هەبووە مەسەن بە پێی دەقەکە بە پێی سیناریۆکە بەڵێ جیاوازیەکی زۆر 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 گەورە هەیە تۆ لە شانۆیە ئەبێ دانیشی پرۆڤی شەژمانی بکەیت بۆ عەرزکردنی 8 ڕۆژ یا 10 ڕۆژ یا مانگێ هەمووی لەبەر بکەیت چکە دارێکی کاتێکە ئەوە نییە بڵێ کات وەرەجاری کەکە بەڵام لە دراما لە فیلمات و کاتێکی زۆر زۆرە لە بەردەسا ڕاستە دیسانەوە هەر لەوانەیە تەسیر بکە هەڵبەتە لە ڕێڵ وڵدا لە بیگ بەجێت فیلمە ئەوە تایمین تەبعاً هەمووی زەرەرە بەڵام با بڵێن لە ئیندی یا ئیندیپێند سینەمایە ئەمانەی کە ئێمە یکەین بە لەو بەجێ دەیکەین تۆ تایمێکی چاکی هەیە بۆ ئاکتەر لە بەردەستایە بۆ کرووەکە لە بەردەستایە تێکێگەکەی دوانەکەی سیان ئەەکەی دا ئەەکەی مشکلت نابێ بۆیە کاتی خەڵکیش بینەری چاوەڕێ ئەوە لێکە تۆ زیاتر نەشڕاوی تۆ زیاتر یعنی ئەو ئەکسکویزانی کە بۆ شانۆ هەیە معقولترە وەک لەو ئەکسکویزی کە بۆ تیڤی بۆ فیلم یا بۆ دراما هەیە جیاوازێکی زۆر هەیە تەنانەت لە دەرهێنانە جیاوازی هەیە تۆ کامێرە زمانی خۆی هەیە حرەکەی خۆی هەیە هەموو کاتێک نایی مەسەلەن بۆ نمونە هەموو کاتی هانێڵ بەکارنانی ئەبێ بزانی هانێڵ لەکوێ بەکارێنێ ئەبێ بزانی کرێن لەکوێ بەکارێنێ زانی دۆڵی بۆچی بەکارێنی ئەبێ بزانی ئەم لایتینە لەگەڵ مودی ئەم سینە ئەگونجێ یا ناگونجێتم ئەمانە هەر هەمووی جیاوازی هەیە بەڵام تۆ لەسەر مەسرح هاتوانی ئەگزاجرێشن بەلای تۆ بکەی بۆ شتێکی کە بۆ ڕەنگێکی کە بەکاری بێنی لەسەر ستێج کۆمەڵە شتێ لێ قبوڵەکرێ کە لە فیلما لێ قبول ناکرێت لە فیلما کۆمەڵە شتێ لێ قبوڵەکرێت کە لە ستێجا لێ قبول ناکرێت کەوابێ ئەتوان پرسیارێک لێ بکەم کاک سۆران ئێمە بەرنامەی مرۆیەکانی غوربەت کە دەرهێنانی بۆکەی هەموو جارێ کاک فازڵ ڕوحمان دەرێنی ئەڵێ ئادەی کلۆز شۆت میدیەم کلۆز نازام چی کاکە گیان یەک جار بەس ئەمەی قسەکە تاڵ ئەڵێ نانە ماوێتی ماوێت و تو مەز ئەمەنەی خەم لە دڵایە بە بۆنەی دەرهێنانەوە بۆیە غەشەکەی بە ئێمە ئاسرە زوو پێمان دووبارە ئاکاتەوە سیناریۆمان هەیە ئێمە چونکە لەو دوو دەرهێنەری تریش هەمان پرسیارم کرد پێش بەر کێشەی سیناریۆمان هەیە 100%
لە 100% وە کێشەی تەرجمەکردنی سیناریۆمان هەیە بۆ دراما و بۆ فیلم چۆن تەرجمەیەکەی چۆن ئەیکەی بە پیکچەر چۆن ئەیگەێنیت کێسی نووسینی دەقی شانۆیشمان هەیە نەکرد بە تەنیا سیناریۆ ئێمە چەند کەسێکمان هەیە کە دەقیشانی نووسن بە بەجێ دەزەژمێرێن یعنی تا ڕادەیەک شتیان نووسیوە و بەکاری ژێت ئێمە خۆمان براورد نەکەین بە شانۆی جیهانی هەروکو لە ڕووی سیناریۆ نوقسانمان هەیە لە ڕووی دەقی شانۆیشەوە نوقسانمان هەیە و نیمانە خیبرەکەمە بەڕاستی کوانێت چەند سیناریۆ نووسێکم شار و کۆمەڵێک نمونەم پێ بڵێ باشە مامۆستاگیان ئێوە بەڕێستان وا هەستەکەم کە لە کوردستانن لەوانەیە هەنێک لە هاوڕێکانتان لە هونەرمەندانە بن یاخود لە پۆستێکی بەرزی باڵای هونەر و ڕۆشنبیری ئەوانە بن بۆ داوا ناکەن ئەو بەڕێزانی ئەو مروارە جوانانەی کە لە قوربەتن ڕوانامەی بەرزیانەیە وەکو کاکسۆران وەکویتر لە سینەمایە کاک ڕزگار کەریم دکتۆر دڵشاد مستەفا بڵێن ئەمانە هەمویان زۆر کەسی ترە لەوانە من نەیان ناسم لە ئەوروپا چۆنەڵی لە بەریتانیا بڕوانامەی چاکیان بەدەستێناوە مروارەکانی غوربەت هەوڵی داوە دانە بە دانەی مروارەکان کۆبکاتەوە لە ڕستێکدا و بیان کات بە ملوانکەیەک بۆ گردنی نیشتیمان ئومێ دەکەین نیشتیمانیش سوود لە ئەزمموی ئەم بەڕێزانە وەرگن دڵشاد مستەفا هەڵگری بڕوانامەی دکتۆرا لەسەر دۆزینەوەی فۆرمی سینەمایی بۆ جینۆسایدی کوردی نامی خۆشناو خوێندکاری دکتۆرا لە بواری فیلمسازی ئاوات عوسمان عەلی خوێندکاری دکتۆرا لە بواری فیلمسازی ئالان ئەمین خوێندکاری دکتۆرا لە بواری فیلمسازی ڕزگار کەریم بەکەلۆریۆس و ماستەر لە بواری فیلمسازی چیمەن ڕەحیمی بەکەلۆریۆس و ماستەر لە بواری فیلمسازی دەریا سەعید بەکەلۆریۆس و ماستەر لە بواری فیلمسازی ڕەفیق فواد یارە حەمادی بڕوانامەی ماستەر لە بواری فیلمسازی سارا سەلام بڕوانامەی ماستەر لە بواری فیلمسازی ئیبراهیم سەعید بڕوانامەی ماستەر لە بواری فیلمسازی ڕۆشنا قوربانی خوێندکاری ماستەر لە بواری فیلمسازی تەرز عەزیز خوێندکاری ماستەر لە دەنگ بواری فیلمسازی ڕێبوار فەتاح خوێندکاری ماستەر بواری میدیا لینا ڕەزا خوێندکاری ماستەر لە بواری فیلمسازی سۆران سۆرانی دیبلۆمای باڵا و بەکالۆریۆس لە بواری فیلمسازی کەیبەهار بەکالۆریۆس لە بواری فیلمسازی ڕزگار ئەحمەد دیبلۆمای نیشتیمانی باڵا لە بواری فیلمسازی شایوان جەبار دیبلۆما لە بواری فیلمسازی کامەران کەریم دیبلۆما لە بواری فیلمسازی ئومێد دەکەین ڕۆژێک بێت ئەم دەنکە مرواریانە وەک ملوانکە بەگەرنی نیشتیمانەوە خزمەتێکی جوان پێشکەش بە سینەمای کوردی بکەن و کوردیش بێتە خاوەن سینەما بۆ وان لێ ناکەن ئەمانە نەک بە بەلاش چونکە ئێستا کاری خەڵک هەمووی بە بەلاشیەوە ببەخشن ئەمانە بێنەوە چەند وەرکشۆپێکی باش بکرێتەوە بۆ گەنجەکان بۆ تەنانەت بۆ پیرەکانیش با بڵێن بەڕاستی خەڵک هێشتی بیر چۆتەوە یعنی قەیچێکە مەیج عیبە نییە ئەمە هەم زیندووکردنەوەی هەم نۆژەنکردنەوەی لەو کارانەیە کە ئێمە نوقسانیمان هەیە با ئەوانەی کە ئەزانین بیان هێنینەوە ناو نیشتیمان بەڵکو ئێمە سوودیان لێ ببینن بەڵام بەداخەوە ئەوەی من ئەیبینم ئەوانەی کە لە ئەوروپا دێنەوە شادێکیان هەیە کە ئەچی مەرحەبایی کەسێکەکەی ئەڵێ نانی ئەوە بڕی کە ئەڵێ مەرحەبا ڕوتیەکە ناوێری ئەڵێ نەکار ڕۆژێ بێجێگەکەی من بگرێ من وا هەستەکەم من بە بوارەکەی خۆما واز دەکەم ئایا لە ناو نواندن و دەرهێنان و درامەشا وایە ڕێک وایە ئەمەرخان زۆر بەداخەوە من ئەوە ناڵێم ئێمە ئەو ساڵانەی پێشوو سێوەمان بەسەر یەکتریە خوارد لە جیرفانی خۆمانیشمانە کرد یان نایەتە بیرم ئێمە هونەرمەندێک و یەکێکە کێشەی هەبوو بێ هەموو برای یەک بووین باشە هەموو کەسی یەک بووین بەڵام ئێستا شیروتی لێگەسوون ینی جاری وایە من بیرەکەم وڵێم وەڵڵاهی ئەم وەسەتە بەکەڵشی ئەو نایە بچیتە ناوێەوە هەرواشم وت بالفعل من وتم ئەم ئیشە تەواو بێ یەک دوو ئیشێکی کەشتیان نیامی دکتۆر غەسان ئێستا خەریکێتی غەسان دکتۆر غەسان عەبدوڵڵا دەرێنەرێکی گەورەی سووریە خەریکی درامای کرێچیەکانە کە مەسی فیلم بەرهەمهێنێ دەوری یا من قوڵم کرد سەرەتا دوای پەشیمان وتم ئەمە ناکەم تۆزێ زەحمەتە من لەم دوو شتەی کە بەشداریم تیا کرد بەڕاستی ناڕەحەتی زۆرم بینی
ینی لۆکیشنت پێڵێن چی 4 سعات انتزارێکی کەسی لێ نییە شێت دەبی بێتاقە دەبی ناڕەحەت دەبی لەبەرەوە بڕیارمە نیکەم لە ماڵەوە بۆ خۆت خەریکبی من ناوی کەس ناهێنم ناوی کەس ناهێنم بەڵام کۆمەڵی خۆشەویستمان هەیە بەتوانان بڕوانامەیان هەیە لە ئەوروپا خۆیان پێگەیان و خۆیان دروست کردووە باوڕێکی محاربە ئەکرێن یاینەوە کا بڵێن دەوڵەت محاربیانەکە تواز بێنە دەوڵەت شتی باشێن بۆ ناکە برادرەکانی خۆیان یەک احترام بەویتر ناکە یەک کێشە بۆ ئەوی کە ئەنێتەوە تەلەبە ئەکەن بەگشتی یەکە چۆنە بێ کاکە بەداخەوە من خۆزگا هەمیشە ئەوە ئەخوازم ئەو خۆزگەیم هەیە ئەگەر بکرێ هەم لە سینەما هەم لە درامایە هەم لە مۆسیقا لە بەڕاستی لە هەموو بوارەکانە کوردی زۆر جوانمان هەیە لەم غوربەتەیە توانیوێتی بە چنەکڕێ توانێتی بە قەرز و قۆڵا زانکۆ تەواو کا شەهادەدار بێ بڕوانامەی باشی هەبێ بەو ئومێدەی نیشتیمان بیرێک لەمان کاتەوە با هیچ نەبێ ئەگەر بەدائیمی وەکو جێگەیەکیان نیە لە کوردستان بژین بەڕاستی با هیچ نەبێ بۆ چەند مانگێک داوەتنامەیەکیان بۆ بکەن با ئەم کارانەی خۆیان بە هەموو ئەو زانیارانەی هەیەە بتوانن کۆمەڵێ خوێندکار پەروەردە بکەن بەڕاستی ئەمە کێشەکەی هیواداری نەم کێشەیە نەبێ نەمێنێت نەک نەبێت چونکە زانین هەیە هەمومان کاک فازڵ بەڕێستان تا چەند ئەم کارانی کە ئەیکەن لە کوردستانە تا چەند کاری ڕۆژانەت ئەجێنێ و یاخود هونەر ئەجێنێ تا چەند پەیوەندی هەیە بە هونەرەوە کارەکەتان ژیان لەسەر هونەر نییە هیچ کاتێ من کاتی خۆشی هەر بە بجیفانی خۆمانیشمان کردووە کە لە تیپی نێوانی سلێمانی بیرم نییە دینارێکمان وەرگرت بێ من ڕەنگە بڵێن کاری تایبەتی خۆمە هیچێکم لەگەڵ رادیۆی BBC4 کرد لە بێرمنگهام ساڵی نەوەکان بوو نازەم بزەبت ساڵێ بوو تەمسیلێکی درامی بوو دەورێکی بچووکم هەبوو کاتێکم زانی یەک چەکی 600 پاوەنی هات بۆ ماڵەوە باوڕکە ئەوە وازم 3 دیارم هەبوو لەو بەشدارێکم 3 دیار بوو 4 دیار بوو بەرەوە نەبوو پێم سیر وتم تۆ سێری کە کابرایکی پاکستانی دەوری سەرەکیە بینی تەبان لە ئەکتەرە دەرەجەیەکان بوو لە لای BBC بە تاکید وتمی زاوە دراوە پارێکی زۆر باش وەرەگرەوانە من 600 پاوان وەرگر ئەو ڕەنگە بەلایانی کەمەوە 20,000 وەرگ بەڕاستی هیوادارم بۆ لەمەوە ئەو ئاواتەمان بێتە دی هەموو هونەرمەندێک بەپێی پیشەکەی ژیان بەرێ بەسەرە و بەپێی پیشەکەی چۆنەڵی ئێستا بەڕێستان هونەرمەندن لە هونەرەکەتان بخۆن و بتوانن بژێنن بەڵام بەداخەوە کەسمانوان نییە نەمازانی کاگێ سۆران ئایا تا چەند هونەر ئەجێنێ ناجێنێ ئەوەتی هاتوومەتەوە ناو کۆمەلگەی کوردیدا نامژێنە بەس پێشتر کە لەگەڵ BBC بووم یان چەنال فۆریا ئێستا چەنال کە بەس وەک ئاکتەریش ڕۆڵێکی بچوو گەر وەک مامۆستا عەرزیکردن ڕۆڵێکی بچووکمە بوو یان لە دۆکۆ درامایە بووە چەنەها دۆکۆ دراما لە وڵاتە من دەورم تیابین و یا هەندێکجار کۆمبارز بووم یان لە بۆلیوودا کۆمبارز بوو لە هۆلیدا کۆمبارز بوو باوەڕ بکە بە زیاوە ژیانێتی یعنی کە ئەو دەورانە چەندە بچووک بووە ڕاستەکە مامۆستا باوەڕ کە ئەو فترەیە کە من لەگەڵ BBC بووم مانگ هەبووە 1500 2000 هاتووە خۆشم نەزانانی وی 2 ئیش 3 ئیش بووە کاکە زۆر کەم بووە یان ڕەنەر بووم یعنی هەندێک لە لایف شۆکانە ڕەنەر بووم لە هی BBC وە لە IMDb کەشوا هەیە چەندەها پارۆرگیراوە بەڵام لەو دەقەی کە بڕیارم بە وازم هێنا لەوان هات بندەرەوە 10 ساڵێکە بێ نەگەر هیچم دەست نەکەوتووە چەندەها مادیەن زەرەریشم کردووە بەڵێ بەداخەوە بەڵام من حەزەکەم کوردستانیش ڕاستە فەرمی ئاوڕێک لە ئێمە بنەوەی هەمانان هەر هیچ نەبێ بۆ ئەوەی ڕوئیایەکی تازە گۆشەنیگایەکی تازە لە فیلممەکین لە درامایە ببینن یعنی با جیاوازیەک هەبێ ئەو کاتە بۆیان دەرەکە بەرنامەیەک پێش بەڕێستان لەگەڵ ئەو دوو دەرهێنەرە بوون بەڕاستی دەرهێنەری کلیپ بوون باسی ئەوەیان کردوتیان هەتا ئێستا یەکێک لەو دەرهێنەرانەی بۆ نمونە بۆ حەزمان لە وڵاتی تورکیایە لەبەروی دەرهێنەرەکە دێ لەگەڵ وەزارەتی گەشت و گوزارە ڕێئەکەون جوانترین شوێن لادەیەک نیشانەدا شارێک نیشانەدا خەڵک لە لای شیرینە بێ کە ئەچی
وتی هەموو ئەو دەورە جوانانەی ئەو وێنە جوانانی لە کامێرەکە هەیە هیچی نبینی لە مزگەوتەکە زیاتر یعنی ئەیانوت ئەمەنە جوان شوێنەکە نیشانەدا بەڵام بەداخەوە دەرێنەری کورد طبعا ئەمە قسەی من نییە قسەی ئەوان دەرێنەری کورتاسە نەیانتوانیوە لە درامایەک یاخود لە فیلمێکە سیمایەکی جوانی شار نیشان بدا بۆ ئەوەی سواح بەلای خۆمانە ڕاکێشین بێنە شارەکەەوە ئەوە بکەن جا نازانم بەڕێسان تا خیبرێ یەکەم دووەم بەداخەوە دیسانەوە باناوی کەس نێنین یەک دنیا کلی ببینین لە باتیەوەی ئەم هەموو شوێنە جوانەی کوردستان ئەم هەموو لۆکەیشتە عەزیمەی هەمانە بەکاری بێنن تەماشاگەی لە کەناری بۆسفۆر ڕاهینەکات تەماشاکەی لە ئەستەمبوڵە کلیبەکەیەکە ئێ بۆ کاکە گیان تۆ گۆرانی حەیرانەڵێ چالاقێکی بیەوە هەیە ڕاستی هەنێ ئەتەکێت هەیە هەر بە جدی یعنی پێویستە هەموو یەکێ لە هونەرمەندەکان بیزانین یعنی لەوانەیە ئێمە ئاگداری هەنێک لە شت نەبین بەڵام وازانین هەر خۆشمان ڕاستین بەداخەوە ئێمە گەشتینە کۆتایی بەرنامەکە گفتوگویەکی زۆر خۆش بوو هەرچەنە من هیچ زانیارێکم لەسەر سینەما و فیلم و دراما نییە بەڵام وردەوردە لەگەڵ ئەم ئازیزانەیە کە گفتوگۆ گۆڕینەوە بەڕاستی هەموو جارێ زانیاری زیاتر وەرەگرم ئەرکایفم زۆرتر بەخۆترە بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ کاتی بەڕێستان کە لە کاتم گرتن بەڕاستی کاک سۆران کاک فازڵ خۆشحاڵ بووم لە بەرنامەیەکی نوێی مروارەکانی غوربەتە ئێوە ئامادە بوون کە مروارێکی زۆر جوانی غوربەت و نیشتیمانیش بوون ئەدرەوشانەوە پێکەوە بەڕاستی بەرنامەکەتان ڕازاوەتر کرد قوربانە بەم سوپاس بۆ ئێوە دەستیەوە خۆش بێ زۆر سپاس بۆ کاکە ئاسۆ کە لەگەڵ بەرنامەکە هیلاک بوو سپاس و خۆشەویستیم بۆ کاکە سۆران تەمەند درێژ بن بە دوور بن لە بەڵا ئەگاتان لە خۆتان بێ زۆر سپاس دەکەم بەڕاستی ببەخشن ئەگەر کەم و کوڕێک لەلایەن منەوە بێ من بێژەرنی منەمە تەنها وەکو ئەم بکارانە ئەەکەم وەکو دۆکیمەنتاری کە ئەو هونەرمەندە جوانانە یاخود ئەو مروارە جوانانی غوربەت بێیان نیشتیمان بێ بەسەریان بکەینەوە گەر بۆ چەند ساتێکی پێ بیانکەینەوە بەگەردنی نیشتیمان من داوای لێبوورنەکەم لە هەچ کەم و کوڕێک کاک سۆران قسەی دواییتان سپاس دەستی خۆش بێ من پڕ بە دڵ دەستخۆشی لێ یەکەم هەر بەردەوام بە ئافرین دەستخۆشی لە کاکە ئاسۆکەم زۆر زۆر ماندووە بێ شەرەفێکی زۆر زۆر گەورە بوو بۆ من کە لە خزمەتی مامۆستای گەورەم هاوڕێی خۆشەویستم کاکە فازڵ قەسابا بووین ئێمە ئەمەلخان ئەم بابەتە نەک بە 40 دقایان بە 80 دقا باوەڕ کە بە 40 ڕۆژ ئەتوانین لەسەری بدوین ئەتوانی قسە بکەین بەڵام هیوادارم ئیتر لە کوردستانیشەوە ئەو ئازیزانە ئەو خۆشەویستانە هەموو بتوانین وەکو ساڵی هەفتاکان و هەشتاکانی ئەو سەردەمە ببن بە قدووە بۆمان هەموو دەستخێ ناو دەستیەکەوە هەموو کار بۆ یەکتر و بە یەکترەوە بکەین چونکە لە ئاخری مەتافە عەرەبیەکاڵێ ئێمە یەک میلەتین یەک دەوڵەتمان هەیە یەک قەزیەمان هەیە جا ئەگەر ئێمە هونەرمەندان لە ناویەکە تەبانەبین چۆن چاوەڕێی ئەوە بکەین حیزبەکان لە ناویەکە تەبا بن هیوادارم ئێمە ببین بە قدوەی حیزبەکان هیوادارم ئێمە دەستخێنە ناو دەستیەکەوە هیوادارم ئێمە خۆشەویستی لە ڕێگەی سکریپتەکانمانەوە لە ڕێگەی فیلمەکانمانەوە لە ڕێگەی چالاکیەکانمانەوە خۆشەویستی بێقەید و شەر بچێنی لە ناو تاک بە تاکی کۆمەڵگەی کوردیا تاکە شتێکە نوقسانیمانە تا ئێسش نەبووین بە خاوەنی وەتەن خاوەنی نیشتیمان ئەزیزم یەکتر قبول نەکردنە بەداخەوە قبولکردنی یەکتر سەنگی مەحەکە بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان سەر بکەین ڕۆژە ڕۆژان بڵین ئەمە میلەتین ڕۆژە ڕۆژان بڵین خاک و نیشتیمانمان هەیە و یاخود ئەمانەوێت زۆر سپاسەکەم دەست و چاتا خۆش بێ خۆشحاڵ بووم هەر بژین گشتە و مرواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو